ئەڵێ دووەمین کۆنفرانسی فێمینیزمی ڕۆشنگەری بۆ خانمانە، بۆ بانوانە، بۆ کچانە، بۆ ژنانە. طبعاً هەموو هەرمێی ناگرێتەوە. ئێمە هەر لە ئەوڵە وتومانە نامانەوێت لە هیچ ڕێکخراوێکی ژنان و ئافرەتان بچین. ئێمە تەنها بزاوێکی پەروەردەیی ڕۆشنگەری. دووەمین کۆنفرانسی فێمینیزمی ڕۆشنگەری بۆ خانمانە، بۆ بانوانە، بۆ کچانە، بۆ ژنانە. ئێمە هەر لە ئەوڵە وتومانە نامانەوێت لە هیچ ڕێکخراوێکی ژنان و ئافرەتان بچین. ئێمە تەنها بزاوێکی پەروەردەیی ڕۆشنگەرین، هیچی تر. طبعاً مەسەلەی فێمینیزمەکە زۆر هەڵەگرێ و زۆری ژەبێ قسەی لەسەر بکەین، چونکە بزوتنەوەی فێمینیزم لە ئەوروپا کە دروست بوو یەکێکە لە سێ بزاوی نێونەتەوەیی گەورە: بزوتنەوەی کرێکاران، بزوتنەوەی ڕەشپێستەکان، بزاوتی فێمینیزمی جیهانی، بزاوتی ژنان. هەر سێکیان بە سەبەبی ئەمان بە سەبەبی کرێکاریەتیەکەی ئەچەوسایە، ئەوە بە سەبەبی ڕەشپێستیەکەی ئەچەوسایەوە، ئەوش بە سەبەبی ئافرەتێتیەکەی ئەچەوسایە. ئێمەش مسلمانان ئێستا کە سەرەتای ئەم چەوسان و جیهانیەیە بە سەبەبی مسلمان بوونمان ئەچەوسینەوە لە وڵاتە سەرمایەداریەکانی ئەوانە. فەرق ناکە لە فەڕەنسای ئافرەتی حیجابی خۆناڵن تۆ سۆمالیت یا تورکی یا عەرەبی یا کوردی. یەکێکیکە لە دانیمارک زەختی لەسەر لە بەرڕیشەکەی خۆناڵن تۆ تورکی یا کوردی یا عەرەبی یا هیچ شوێنێکی لە مسلمانە. لەبەرەوە ئەوانیش ئێمەش بە هەمان شێوێسە ئەو زەختە نێو دەوڵەتێمان لەسەرە. بەهەرحاڵ باسی فێمینیزمەکە ئەو زۆر لێرە تەکیدی زۆر لەسەر ناکاتەوە، بەس ئەوەندە کە ئەڵێ ئەمەش جوزئێکە لەو فێمینیزمی ڕۆشنگەری کە لە بۆ خانمانە ئەوانەیە، ئەڵێ وەزیفەی ئێمەشەوەیە کە بزاوێکی پەروەردەی ڕۆشنگەری دروست بکەین. خێری پێوە باش، هیچی تر ئەڵێ نە ئیلتیزاماتی قورسمان هەیە، نە ئەرکی قورسمان هەیە، نە ئابوونەمان هەیە، نە کۆبوونەوەی فراوان، نە دیسپلین و ئەم کارانەمان نییە. نە ئیلتیزاماتی قورسمان هەیە، نە ئەرکی قورسمان هەیە، نە ئابوونەوەمان هەیە، نە کۆبوونەوەی فراوان و دیسپلین و ئەم کارانەمان نییە. ئێمە پاشانەڵە ئێمە نامانێت پردێک بین لە نێوان مێژووی کللتوری ڕۆشنگەری و گواستنەوەی بۆ ناو فێمینیزمی ڕۆشنگەری و اینجا بۆ ناو ڕای گشتی. ئەمە ئیشی ئەرکی ئێمەیە. ئەمانەوێ پردێک بین لە نێوان مێژووی کولتوری ڕۆشنگەری و گواستنەوەی بۆ ناو فێمینیزمی ڕۆشنگەری و اینجا بۆ ناو ڕای گشتی. ئەمە ئیشی ئەرکی ئێمەیە. یعنی نامانوێت پردێک بین لە مێژووی کولتورەکە، نامانەوێ مەبەستەکەی لەمێ، چونکە یەکێک لە سیفەتەکانی مەلا بەختیارەوەی وەکو ئەجێڕنەوە تاکید نیم بەڵام ئەجێڕنەوەڵەن کاتی خۆی کە لە چیا بوون کۆمەڵێک خەڵک هاتوون بۆ لای نەوشیرا مستەفا و تویانە هەندێک شتمان بۆ باسکە و لە بابەتان و توێتی وەڵا ئەوە بچن بۆ لای مەلا بەختیار ئەو زۆرتر بۆتان باسەکە 2 سەعات قسەتان بۆ کا دوای نازانن وتی چی. ئەمەش یەکێکە لەو بابەتانی جاری وایە کە زۆر قسە ئەڵێتەوە جملە بەندیەکانی تەڵان دەبەر شەفەیش قسەی کردووە خۆی تەڵان تا ڕادەیەک ناحەقینێ بۆ یوتم ئەوای بینوسێتەوە. جاری وایە کە جملەیە گەڵێ لەبەر زۆری ئەو بابەتانی کە ئەوێت دایان ڕێژە لەناو ئەو جملەیە جملەی اعتراضی دروست دەکرێت کە جملەیە لە نێوانی جملە سەرەکیەکە دۆ کۆڵی مبتەدا و خەبەری هەیە لەم بیناتۆ دوسێ جملەی تر دروست دەکەی ئەوەندە بە دوای جملەکە اعتراضیەکانە ئەڕۆی بیرت چۆتەوە جملەکەی یەکەم پێویستی بە خەبەر هەیە بۆی تەکمیلەی معناکەی بکاتەوە. ئەمەی مەلا بەختیاریش لەو بابەتانەیە. ئەڵێ ئێمە نامانێت پردێک بین لە نێوانی مێژووی کولتوری ڕۆشنگەری وە گواستنەوەی بۆ ناو فێمینیزمی ڕۆشنگەری و اینجا بۆ ناو ڕای گشتی. ئەمە ئیشی ئەرکی ئێمەیە، یعنی باید بڵێن ئەمە ئەرکی ئێمە نییە، بەڵام لەبەر جملەکە لە ئەخیریەوە کە ئەڵێ ئەمەیان ئیشی ئێمەیە کە فێمینیزمی ڕۆشنگەری بیجێڕینەوە بیگەێنینەوە بە ڕای گشتی جەماوەەکە. خۆی مەبەستەکەی لەمەیە کورت و مختصر ئەڵێ وەکو ئێمەش لە ئیسلامەواڵین وحی هات بۆ پێغەمبەرێک شوێن کەوتوانی پەروەردە کرد، نوخبەیە پەروەردە بوو، ئەم نوخبەیە دوای جەماوەرێکی پەروەردە کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەشریفی هێنا وحیەکەی ڕوون کردەوە 3 ساڵی شعابی بەنی تاالب 12 کەس ئیمانی پێهێنا، یعنی 6 مانگ 1 کەس. بەڵام دوایژە فەرمێ يدخلون في دين الله أفواجا. خەڵک زۆرە بێ ئەوانەی ماڵی ئەرقەمی کوڕە ئیبن ئەرقەمی مەخزومی کە باوەڕیان پێهێنا 39 کەس بوون. دوایی ئەوانەی سابقون الأولون کە 100 کەس زیاتر بوون چوون هیجرەتیان کرد بۆ مەدینە. ئەم نوخبەیە کە دوایی 300 زانای گەورە لەناو هەموو سەحابیەکانە پیا بووە
124,000 سەحابی کاتێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆچی دوایی کرد 124,000 سەحابی هەبوو، یعنی ئەمیرێک نوخبەیەک پێگەکە. ئەمەی مەلا بەختیاریش هەیە بیڵێ فکری خۆی بێ یان ئەوەی ئەوروپای بێکە بۆمان نەقڵەکە ئەڵە پێویستە لە نوخبەیەکە ئیشی ئێمە ئەوەڵێ ئیشی ئێمە ئەوەیەکە پەروەردەیی ڕۆشنگەری، یعنی نوخبەیەک پەروەردە بێ دوای ئەم نوخبەیە ئەڕواتە ناو جەماوەرەکەەوە ڕای گشتی دروست دەکات، چونکە ترکیز لەسەر قسەکانی ئەمەیە ئەڵە ڕای گشتیمان ئەگەر دروست کرد وەکو ئەوروپا دوایی ڕای گشتیەکە بەرپرسە بێت لە دیموکراسی، لە عەلمانیەت، لە مافی ژنان، لە مافی تاک، لە مافی کۆ، لە نەمانی گەندەڵی، لە ئیش و کارەکانی تر کە ئەکرێن ئەم ڕای گشتیە دروست دەبێت. ئێمەش ئەمەیە کە ئەڵێن باشە 100 ساڵەوە دروستان نەکرد، 28 ساڵیشە دیسان دروستان نەکرد، جەنابیشت زۆر دەمێکە لە ناو یەکێتیایی، جەنابیشت خاوەنی ڕێکخراوە دیموکراتیەکان بووی، هەر ناوانشە دیموکراتیەکە دروست نەکرد. بۆیە شکستەکە ئەمەیە. من ئەمەیە بە مەلا بەختیار بڵێم و هەروەها ئەوانەی هاوبیری ئەون شکستان حتمیە لەبەرەوەی بەرامبەر ئیسلامە. ئێوە شکستی عەرەب و تورک و لە مەغریب و تا ئەندۆنیسیا شکستی ئەڵمانیەکانە بین بە غەیری کوتەک، بە غەیری جەیش، بە غەیری مخابرات، بە غەیری زیندان، بە غەیری ئیعلام و چەواشەکاری و پارەی دزین نەتانتوانیوە بگەنە سەر سوڵتە. تەنانەت ئێستا غەنووشی کە ئەوەندە کابرایکی سینە فراوان چاوکراوە و گۆشەنیگای زۆر بەرفراوانە دیموکراسیە لە قائیدە سبسی زیاتر کە ڕئیسی تونسە مەجاریشی کردو خوان مستحقی ئەو بوون کە جیبالی بوو بە ڕئیسی حکوومەت شایانی ئەو بوون ڕاستی حکومەکەش خوان وەری بگرن، بەڵام دایان بە کابرایکی کۆمۆنیستیش مەرزوقی پێیان شتێکی گەورە نەبوو. ئێستاش لەگەڵەوە هەموو دەعمی ئیمارات و هی وڵاتانی ترۆوان و قاید سبسی کە عمری 92 ساڵ هەر ئەیانوێ بمێنێتەوە بۆی ئیشەکە نەکەوێتە دەست ئیسلامیەکان بە شەرتە ئیسلامیەکانی تونس کەس ناتوانێت بڵێ ئێوە عنفتان بەکارهێنا و تیرۆریست بوون و وەختێکیش کە ڕاپەڕینەکە بۆوان 36,000 کەسیان لە زیندانەکانە بوو. ئێوە ناتوانن وا بالمناسبە غەنووشش خۆی خریجی فەلسەفەیە، ئێ منازەرەتان نەتوانی بکەن لەگەڵیە. بۆیە من پێم خۆشە لەگەڵ مەلا بەختیار ئەگەر پێی وایە زۆر شتێکی گەورەیە و ئەتوانێ منازەرەیەک دا بمەزرێنین وەکو ئەوەی بەهەشتی کە بەرامبەر کیانووری حیزبی توودە کردی، وەکو ئەوەی بووطی بەڕەحمەت بێ کە کردی بەرامبەر بە هیشام جەعێد، وەکو ئەوەی یوسف قەرزاوی خوا بیپارێزێ بەرامبەر جەلال العەظم. ئەگەر جەنابیشت پێت وایە مناقەشەیەکی فەلسەفی بکەین و بەڕێ فەلسەفی بێت دینەکەمان تێبگەین و چۆن ئوسولی دینەکە وەربگرین و ئەو ڕێسایانەی تێگەیشتنی عەقڵی بۆ دینەکەمان هەبێ تێمانگەێنی فەرموو وعدیشت پێ دەم و غەیری قسەی فەلسەفی لەگەڵ جەنابتە هیچ ناڵێم. تۆ باسی دیکارت و کانت و ڤۆڵتێر و باسی ئەوان ناکرد هەر لەگەڵ ئەوانە مناقەشت لەگەڵەکەم وەرە لەسەر فەلسەفەی دیکارت لەسەر فەلسەفەی شەک و وجودی شەک لەسەر ئەمە بیسەلمێنین دینەکە چیە و چۆن. جەنابیشت پاسپۆرتت هەیە توانی بیتە دەروەشتوانی یەکتر ببینین و وەکو فکریش زنجیرە دەرسێکە توانین تۆمارکەین بۆ ئەو خەڵکە یایەکی وەکو NRT بتوانە نەقلیکە چۆن ڕوودا و کە پارتیشن لە هیچ شتێکە یەک ناگرنەوە لەگەڵ یەکێتی بەڵام لە کوفرە هەردووکیان وەگیەکن لە لێدانی ئیسلام هەردووکیان وەکو یەکن. جەناب دەتوانێت شوێنێکیش اختیارکە ئێوە منازەڕ و مناقەشانش بکەین و بزانین ئاخۆ هیچت لە هەگبەیە هەیە. هەرچەنە من کاتی خۆشی وتم مامۆستا عەلی باپیریش نەئەبوو لەگەڵ مەلا بەختیار دانیشێ، چونکە ئێستا برایەکی زۆر بەڕێزی وەکو فازڵ قەرەداخی کە پیاوێکی محتەرەم و بیرمەندێکی جوان ڕێک و پێکە یا کاگەی کرام کەریم هەر کەسێک لەو بەڕێزانەی تر لەگەڵ جەنابتا دابنیشن ئەدوەستێنن. بەستۆ مەوزوعەکان تێکەڵەکەی بۆی بڵێ ئیسلام هەمووی و ئەنجا تاریخیش دا زۆر عادەتیشی وایە کە لێ 10 ملیۆن کەس کۆژرا لە بینی شەڕی ئیسلامی و شەڕی مەسیحێدا. تەنانەت لە وڵاتی وەکو ئیتالیا کە زایگای ڕێنیسانسە 1937 کاسولیک و پاپا و فاتیکان دوورەکەونە لە دەسەڵات دوورەکەونە لە هەژمونی کاسولیکی لەسەر دەسەڵاتی ئیتالیا و ڕخنە لە خۆیانەگرن لەسەر ئەو هەموو تاوانە گەورەیە لە مێژۆدایانە کە ملیۆنەها کەسیان کرد بە قوربانی قەناعەتی ڕزیوی دادگاکانی پشکنینی سەدەکانی ناوەڕاست. کۆمەڵێک کە بزوتنەوەی دیموکراسی کۆمەڵایەتی ڕووی نەداوە لە ناویە
ڕۆشنگەری ڕووی نەداوە لە ناویە خەباتی مەدەنی بە چەمکە ڕاستەقینە و هەمەلایەنەکەی ڕووی نەداوە لە ناویە هەمیشە کانگایەکە بۆ بەرهەمهێنانی هێزی سەلەفی کانگایەکە بۆ بەرهەمهێنانی هێزی شۆڕشی چەواشە هەروەکو بینیمان گەورەترین ئومێدی 100 ساڵەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چاڵدنە کۆتایی پێ هات و کارەساتەکەیشی بە ملیۆنها کەس تیا چوو بەدایان ملیۆن کەس ئاوەرە بوو 10 ملیۆن چییە؟ 100 ملیۆن لە شەڕی ئەڵمانیەکانە کوژرا لە مەدای ساڵی 1939 تا 45 یعنی بۆچی ئێمەوەندە بە گەورەزانی تەنانەت ئەو 200 ساڵە شەڕە دینی کە لە نێوانی بەریتانی و ئەڵمانیاشا بوو حسابی بکەی بە قەدەرەوەندە نەکوژراوە کە ئەڵمانیەت هەریا ئەمریکا بەجیا لە خەڵکی کوشتووە بەهەرحاڵ بینەوە سەر بابەتەکانی ئیشی ئێمە ئەڵێ ئەمەیەکە بزاوێکی پەروەردەی ڕۆشنگەری دروست بکەین و کە بتوانین بچینە ناو کۆمەڵگەکە و ڕایگشتی دروست بکەین و ئەمە ئیشی ئێمە ئەنجاڵە زۆر ئاسانە هەموو ئەوانەی لە بازنەکانی دابڕان ئیشەکەن جملەیەکی اعترازی دێتە پێشەوە کە ئێستا ئێمە بوو بە کێشەیەکی گەورە بۆمان کە ئەم هەموو بازنانە چۆن بهێنینە کۆنفرانس و لەم کاتەش کە هێشتا قەیرانی دارایی بەرەوکی بەرنەداوین زۆر ئاسانە هەموو ئەوانەی لە بازنەکانی دابڕانی شەکەن کە ئێستا ئێمە بوو بە کێشەیەکی گەورە بۆمان ئەم هەموو بازنەیە چۆن بینە کۆنفرانس و لەم کاتەش کە هێشتا قەیرانی دارایی بەرەوکی بەرنەداوین بەڵام تۆ پارەتەر هەیە چونکە جەڵات تاالبانی تاما بوو هەموو دامێکی جەنابتیە کرد و پارتیش پارەی زۆری داویتە بە احترافی خۆشت و کاکە خولەسمێڵ هەموو ئەو بازنانەی کە ئیشەکەن هەموو ئەو بازنەوانانەی ماندوو ئەبن هەموو ئەوانەی کە ماندوو ئەبن ئەزانن کە ئێمە ئەرکێکی قورسمان نییە ئەرکمان ئەوەیە ئەمە کورتیەکات و ئەرکمان ئەوەیە ئەو ئەقلانەی کە لەژێر هەژمونی سەلەفی و کۆنەپەرستی و تێگەیشتنێکی سەقەتی سەدەکانی ناوەڕاستایە ئەو هەژمونەکەم بکەینەوە و وردە ئەقلەکان ئازاد بکەین ڕەخنەکان ئازاد بکەین پرسیارەکان ئازاد بکەین و بە ئازادانەش بە دوای وەڵامەکاندا بگەڕین ئەمە ئەرچێمێ